پەرستاران بەشێکی خەباتکاری بزوتنەوەی کرێکاری. ڕۆژی پێنجشەممە هەفتەی خەزەڵوەر لە ئاستی جیهاندا ساڵ ڕۆژی شۆڕشی مەزنی ئۆکتۆبر و لە ئێرانیش ڕۆژی پەرستارە. پەرستاران لە ڕۆژی شەممەی ڕابردووەوە گەڕێکی نوێی مانگرتن و کۆبوونەوەی ناڕەزایەتیان لە چەند شارێک دەست پێ کردووە. ئەوان وێڕای خستنە ڕووی ویست و داواکاریەکانی خۆیان لەسەر پێکهێنانی ئاڵوگۆڕ، یەکگرتووی سەراسەری پەرستاران و گەیشتن بە داواکاریەکانیان جەختیان کردەوە و هەروەها لە دژی شەڕەنگێزی، گەندەڵی، بەڵێنی درۆینەی پەرستاران و نەهێشتنی ئیزافەکاری زۆرەملێ و هیتر دروشمیاندا. پەرستاران خوازیاری کۆتایی هێنان بە هەڵاواردنی حەقدەستی کارمەندانی بەشی دەرمان، زیادکردنی حەقدەست و یارمەتیەکانیان، دابینکردنی هێزی مرۆیی و باشترکردنی بارودۆخی خۆشبژێوی و وەرگرتنی تەواوی حەقدەستەوە دواکەوتوەکانیان بوون. ئەوان ڕایانگەیاندووە دەرەنجامەکانی مانگرتن و ناڕەزایەتیەکانیان لە ئەستۆی بەرپرسانی حکوومەتە. ئەوان هاوکات بەرامبەر بە هەڕەشە و سوکایەتی پێکردن و ئەزیەت و ئازاری پەرستاران لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری دەست لە کارکێشانەوەی بەرپرسانی ناکارامە و کۆتایی هێنان بەستەم و هەڵاواردن و هەڕەشەکان بوو. ئەو پەرستارانە کە لە بیستی خاکەلێوەی ئەم ساڵەوە مانگرتن و کۆبوونەوە ناڕەزایەتیەکانیان دەست پێکرد بوو، چەندین جار بە پێدانی مۆڵەت بە بەرپرسان بە مەبەستی جێبەجێکردنی داواکاریەکانیان خەبات و ناڕەزایەتیەکانی خۆیان ڕاگرتووە. بەڵام بەرپرسانی دام و دەستگای پڕ لە هەڵاواردن و گەندەڵی جگە لە بەڵێنی پوچ و بێبنەما هیچ کارێکیان بۆ مانگرتووان نەکردووە. پەرستارانی ژن لە هەمان کاتدا ناچار بوون لەگەڵ ئاپاردایدی جەندەری و لە ڕاستیدا لەگەڵ ئەهریمەنی پیا و سالاری ئاینیشدا شەڕکەن. دام و دەستگا ئەمنیەکان هاوکات لەگەڵ بەڵێنە بێبنەماکانی بەرپرسان و بەکارهێنانی کەرەستەی تەقلیدی و ڕزی و هەوڵیان داوە بە هەڕەشەکردن و دەست بەسەرکردن پەرستارانی خەباتکار ناچار بکەن کۆتایی بە ناڕەزایەتیەکان بهێنن. بەڵام بەردەوامی مانگرتن و ناڕەزایەتیەکان دەری دەخات کە لەو بوارەدا سەرکەوتوو نەبوون. پەرستارانی ناڕازی و خەباتیێر لەلایەن کۆڕ و کۆمەڵە سەربەخۆ کرێکاریەکان و خانەنشینان و مامۆستایانەوە پاڵپشتی کراون. ئەو هێزانە لە ڕێگەی ڕاگەیاندن و وتار و فۆرمەکانی ترەوە پشتیوانی خۆیان بۆ داواکاریەکانی پەرستاران دەربڕیوە و ڕەخنیان لە هەڵس و کەوتی حکوومەت لەگەڵ پەرستارانی ناڕازی گرتووە. کۆمیتەی هەماهەنگی بۆ یارمەتیدان بە پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان، سەندیکای کرێکارانی نەیشەکەری هەفتەپە و گروپی یەکێتی خانەنشینان و کرێکارانی خانەنشینکراوی خوزستان لە بەیاننامەیەکی هاوبەشدا پشتیوانی خۆیان لە پەرستارانی ناڕازی دەربڕی. ئەم ڕێکخراوانە وێڕای دەربڕینی هاوسۆزی و پشتیوانی خۆیان بۆ داواکاریەکانی پەرستاران لەم بەیاننامەیەدا نووسیویانە زۆریەک لەو داواکاریە بژێوی و حەقدەست و خۆشگوزەرانیانە داواکاری و خەباتی هاوبەشی ئێمە کرێکاران و خانەنشینان و مامۆستایان و باقی موچەخۆرانی دیکەشە. خانەنشینانی ناڕازی لە شارە جۆراوجۆرەکانی وڵات لە کۆبوونەوە ناڕەزایەتیەکانیاندا بە وتنەوەی دروشم پشتیوانی خۆیان لە ناڕەزایەتی پەرستاران و کارمەندانی دەرمانی کرد. کەمپەینی مافی مرۆڤی ئێران وێڕای ئاماژە بە ناڕەزایەتی و مانگرتنی یەکمانگەی پەرستاران و کارمەندانی دەرمانی داوای لە حکوومەتی ئێران کرد کە ڕێز لە مافی پەرستاران و کارمەندانی دەرمانی بگرێت کە پایەی گرنگی تەندروستی کۆمەڵگان. شۆڕای نێودەوڵەتی پەرستاری ICN نیگەرانی خۆی سەبارەت بە گرتن و سزادانی ناڕەوای پەرستارانی ناڕازی لە ئێران دەربڕی و جەختی لەوە کردەوە کە پەرستاران مافی خۆیانە بەبێ ترس لە گرتن و ئەزیەت و ئازار ناڕەزایەتی دەرببڕن و پێویستە حکوومەت لە هۆکاری ناڕەزایەتیەکانیان بکۆڵێتەوە و ڕێکارێکی دادپەروەرانە بدۆزێتەوە بۆ چارەسەری کێشەکانیان. هەر ئێستا 220,000 پەرستار لە بەشە دەرمانی و نەخۆشخانەکاندا کار دەکەن کە بەوتەی بەشێک لە بەرپرسان زیاتر لە 90% ناڕازی. بەشێک لەو ناڕازیانە ڕێگای کۆچکردنیان گرتوۆتە بەر و لەلایەن ئەو وڵاتانەوە کە ڕوویان تێکردوون بە پێدانی حەقدەستی زیاتر و دەرفەتی درێژەدان بە خوێندن و کۆمەڵێک یارمەتی دیکە پێشوازیان لێکراوە. بەڵام زۆربەی هەرە زۆریان ماونەتەوە و بڕیاریان داوە کە وێڕای درێژەدان بە ناڕەزایەتی و پێداگری لەسەر داواکاریەکانیان
خزمەتی بێدریغی خۆیان پێشکەش بە هاوڵاتیان بکەن. مانگرتن و کۆبوونەوەی هاوکات لە شارە جۆراوجۆرەکان وا داخوازیە هاوبەشەکانی پەرستاران وەک بەشێکی خەباتکاری چینی کرێکار و خاوەن پیشەی زۆر گرنگ لە کۆمەڵگادا دەرخەری ئەو ڕاستیەیە کە ئەوان لەسەر بەستێنی خەبات و ناڕزایەتیەکانی ڕۆژانەیان خەریکی خۆڕێخستن و پێکهێنانی ڕێکخراون. ئاکام و بەرهەمی خۆڕێخستنەکان ڕێگە بە پەرستارانی ژن و پیاو دەدات کە زیاتر لە ڕابردوو بە وشیاریەوە بیر لە هەنگاونان بەرەو یەکگرتووی لەگەڵ باقی ئەو کرێکارە مافواز و خەباتکارانەی دیکە بکەنەوە کە خۆیان لە هەناوی خەباتێکی داواکاری تەوەردا لە هەوڵی یەکخستن و لێک نزیکردنەوەی ڕێکخراوە بچووکترەکان و هەڵسوڕاوانی ناپیشەییدان. کۆیگشتی ئەو خەبات و هەوڵانەی کرێکارانی خەباتکار، ژنانی ناڕازی، دادخوازانی بوێر و باقی خەباتگێڕان زەمینەی لە گۆڕنانی کۆماری ئیسلامی خۆش دەکات. پێویستە هەنگاوی دواتر بریتی بێت لە دامەزراندنی حکوومەتێکی جەماوەری لە ئاوا حکوومەتێکدا کە بناغە مادیەکانی دابین بووە کارکردن نەک بە زۆر و لە ڕووی ناچاریەوە، بەڵکو لە ڕووی پێویستی ئینسانی و لە پێنا و گەشە سەندنی لێهاتوویەکانیاندا بێت.